بنەماڵی بەرزانی ینی هەر بە مێژووا بوون هەر کاتێک کورد گەیشتۆتە ئەو ئاستەی کە وەزعی اقتصادی وەزعی ئەمنی وەزعی نێودەوڵەتی باش بێ هەوڵەدا ئەو وەزعە خراپکە بەهۆی چیەوە بەهۆی ئەو مەسەلانەی کە دەستی بۆ بە یەکەم ئەگەر بین پێش ڕێفراندۆم بێ باسی مەسەلەی نەوت بکەین لە کاتێکە کە وەزعی هەرێمی کوردستان زۆر باش بوو تا 2014 بوو جەمان بۆ ئاهات لە عێراق 69 ملیارد دۆلارمان بۆ هاتووە و موچە لە کاتی خۆی ئەدراوە بووجە وەزعی زۆر باش هات باسی ئەوەی کرد کە نەوت بەسەر بەخۆ بفرۆشێ و بینیمان وەزعی کە نەوتمان بەسەر بەخۆ فرۆشت وەزعی هەرێمی کوردستان بەرەوەی شۆڕۆیی تقریبا ئێستش 20 بۆ 22 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان قەرزان خۆیان بە قسەی خۆیان ئەڵێن تقریبا داومانە لە 30 ملیارد دۆلار قەرزەوە مەسەلەی ڕێفراندۆمش بۆ ئەوە بوو وەزعی هەرێمی کوردستان لە ڕووی فراوان بووە کەرکووکی بەدەست بوو خانەقینی بەدەست بوو مەجموعەی ناوچەی تری بەدەست بوو وای کرد ئەم ڕێفراندۆمە وای کرد 51% عەرزی هەرێمی کوردستان بدۆڕێنین و ئەگەر بەڕاستی مەسعود بەرزانی یەک ڕێفراندۆمی تر بکە ئەمجارە ئەبێ 1%ەکەی تری لە وڵاتی تر ببین ئاوا زەرمان کردووە ئەنجا هەر بەڕاستی مەسعود بەرزانی خۆی ئەو کاتە لە زروفێکا بوو وەکو ینی زروفێکی زۆر ناخۆشی هەبوو چونکە سەرۆکایەتی هەرێم ئەکسپایر ببوو و کەس تەعاملی لەگەڵا ناکرد معتەرەف نەبوو دووەلیەن هەوڵیدا ئەم بابەتەی دروست کرد بۆ ئەوەی جارێکی تر ببێ بە سەرۆکی هەرێم و بڵێ من توانای و قودرەتی سەرۆکی هەرێمی بەڵام وای لێ هات کە بە زەختی ئەمریکا و دەوڵەتەکانی تر دوای ڕێفراندۆمدا یەک ڕۆژ خۆی ئیستیقالە بکە و تعدیلی قانونەکە بکات ئەوەی کە ڕوون و ئاشکرایە لامانە ئەم بنەماڵەیە نابێ خەڵکی هەرێمی کوردستان جارێکی تر بکەونە دوای و نابێ بیر بکەنەوە کە ئەمانە لە قانجازی کورد کارەکەن ئەمانە مجموعەیە بنەماڵن حکومەکە لە منطقە و مەصالحی خۆیانیان ئەوێ و هەموو کارێکەکەن لە پێناوی پاراستنی کورسیەکانیان یعنی بۆ زانیاریتان بنەماڵی بەرزانی بگاتە ئاستێک بڵێ بگاتە ئاستێک زۆر خەتەر بێ ئەڵێ بەس بەرزانم بۆ جێبێڵە لەو ناوچەیە حکوم بکەم هەموو کوردستان بۆ خۆتان ببن هەموو کوردستان بکەم وەکو بینیما لە شنگال چۆن چۆڵیان کرد زیاتر لە 50,000 شنگالی کورد و براو خوشکمانیان خستە ژێر هەڕەشەی داعشەوە بینیمان لە جەلەولات چۆن سەحبیان کرد اینجا ئەگەر ئەوە کە سەرەکەی لە دوای ڕێفراندۆم وای کرد کە 16 ئۆکتۆبەر ڕووبدا کە یەکێ لە خیانەتە هەرە گەورەکان بوو و هەردوو لاکرا بە یەکێتی و بە پارتی کرا ئەگەر تۆ بڕۆی ئێستا حسابی ئەو ناحیە و قەزانەی بکەی کە یەکێتی و پارتی تەسلیمیان کردو سەیرەکەی زۆر عادلانە بە یەکەوە تەسلیمیان کردو ڕێژەکانیان وەکو یەکن لەبەر ئەوە کاتی خۆیمە ناومانە ڕێفراندۆمە درۆینەکە و ئێستش بۆمان دەرکەوت کە خەڵک بڕوای پێمان نەکردووە بەداخەوە حزبەکانی تر کە حزبی ئۆپۆزیسیۆن بوون کەوتن بە دوای مەسعود بارزانی و تەلەڤیزیۆنەکانی تەلەڤیزیۆنە سێبەرەکانی پارتی وەکو ڕوودا و نازام چیوانە تەسیری لیان کرد کە وای لیان کرد کە بڕۆن دیفاع لە ڕێفراندۆمە بکەن کە بەس مەسعود بەرزانی ئەیزانی بۆ دەوڵەتی کوردی نیە هەموویانی خەڵەتان کە بە دەوڵەتی کوردی بەڵام مەسعود بەرزانی ئەوی زانی بۆ دەوڵەتی کوردی نیە بۆ ئەوەیە 51% خاکی کوردستان بفرۆشێ بۆ ئەوەیە لە دوای کە بمێنێتەوە بە سەرۆکی هەرێم کە نەت لە دوای ئەوە نەیتوانی بمێنێتەوە و بینیمان بە شان ماچکردن ڕۆشتن بۆ بەغا کاتی ئێمە بووین بە ئەندام پەرلەمان دوای مەسەلەی ڕێفراندۆمەوانە بینیمان وەفدی پارتی و مەسعود بەرزانی چۆن ئەهات شانی مەسئولەکانی عێراقیان ماچە کرد بەس بۆ ئەوەی بتوانن بگەڕێنە ناو مؤسسەی عێراقا بەڵام مەسعود بەرزانی وتی من سواری سەری خۆم ئەبم بڵێن سواری سەری خۆی بۆ کەچی نەیتوانی فیشەکێکیش بەخۆیەوە بنا هەر وەکو پیاوێکی مرد بمرێت نەک وەکو پیاوێکی سەر شۆڕ هەتا ماوە ئێمە قسەی لەسەر بکەین و خەڵکی تریش قسەی لەسەر بکە لەبەر ئەوە دراوشتەکانی ڕێفراندۆم زۆر خراپ بوو و لە هەر میلەتێکی تر بواە ئێستا ئەبواە مەسعود بەرزانیم دایان لە داری قەنارە بەڵام بەداخەوە دوای ئەوە ئەمان حزبەکانی تر دەستیان بۆ برد و خەڵکی تریشەیە کە وردەواڵە قەڵەم فرۆشە ئەوێ بیکا بە مەرجە ئەوەیە کە خۆی لە پێناوی گەلەکەی بکوژێت نەک گەلەکەی لە پێناوی خۆیان بکوژێت